ناڕزایی و داواکاری مامۆستایانی وانەبێژ کە دیارە ماوەی چەند ساڵێکە فەرمانی دامەزراندن لە تاوی فەرمانگە و دامەزراوە حکومیەکانی هەرێمی کوردستان ڕاگیرا و بەهۆی بوونی قەیرانی داراییەوە لە ئێستادا کە باس لەوە دەکرێت حکومەتی هەرێمی کوردستان لەژێر ئەو قەیرانەدا دەرچووە بۆیە فەرمانبەران مامۆستایان و هەروە لە کەرتی تەندروستی بە هەمان شێوە داوای دامەزراندن دەکەن. مامۆستایانی وانەبێژیش کێکێکن لەو چینەی کۆمەڵگە کە ئەرکی بە پەروەردەکردن و فێرکردنی خوێندکارانیان لەسرە بە موچەیەکی کەم وەک خۆیان دەڵێن ئەوانە مەرکەیان کردووە تاسۆ داوا لە حکومەت دەکەن هەم موچەکەیان بۆ باشتر بکرێت کە 400,000 و لە هەمان کاتێشدا گرێبەستیان بۆ بکرێ یاخود بکرێنە هەمیشەی لەسەرم بابەتە لەگەڵ بەڕێز هونەر ئەحمەد کابڕێزیان نوێنەری مامۆستایانی وانەبێژن لە گەرمیان دیارە ئەمڕۆ لە گەرمیان خۆپیشاندان و ناڕزایەتی هەبوو ڕاستەخۆ لە کەلارەوە میوانمان دەبێت گفتوگەی زیاتر لەگەڵەوە دادەکەین مامۆستا هونەر زۆر سپاس بۆ ئامادەبوونت بە پرسیارێکی گشتی دەست پێ دەکەم دەمەوێت باس لە گرتبوونەوە و ناڕزایەتیەکەی ئەمڕۆی خۆتان بکەن لە نێو ناڕزایەتیەکە ئێوە داواکاری چیتان لە حکومەتی هەرێمی کوردستان هەبوو. سپاس بۆ میوانداریتان لە ڕاستیە بۆ ماوەی 6 ڕۆژە ئێمە بەردەوامی بین لە بایکۆت و خۆپیشاندان لە سنووری پەروەردەی گەرمیان بەتایبەتی پەروەردەی کەلار داواکاری ئێمە تەنها مافێکی سەرەتای خۆمانە کە ئەوش بریتە لە دامەزراندن بەڵام تا ئێستا حکومەت بەدەم داواکاریەکەمان و نەهاتوە و وەزارەتی پەروەردە زۆر بێباکانە مامۆستایانی وانەبێژی پشتگوێ خستووە و گوێ لە داواکاریەکانمان ناکات. باشە مامۆستا دەزانین کە چواردەی مانگ تاقیکردنەوەکان دەست پێ دەکات ینی خۆپیشاندان و ناڕزایەتیانی ئێوە کاریگەری لەسەر تاقیکردنەوە و هەروە خوێندنی خوێندکاران دروست دەکات؟ بەڵێ بەنهاییەوە ئەگەر مامۆستایانی وانەبێژ بەردەوام بن و بایکۆتی وەڵەکانی خوێندن بکەن بەڵێ پرۆسەی پەروەردە پەکیەکەوێت تاقیکردنەوەکان بە باشی بەڕێوە ناچن زۆر بەداخەوە لێرەوە ڕای دەگەێنن بۆ بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی کە ئەڵێت ئێمە بە لیژنە تاقیکردنەوەکان دادەنین بەڵام هەر ئەو لیژنەیە مامۆستایانی وانەبێژی تایە هەر ئەو لیژنەیە مامۆستایانی وانەبێژ بەڕێوە بن قوتابخانەیە هەر هەمووی وانەبێژە قوتابخانەیە تەنها بەڕێوەبەر وانەبێژە بۆیە لێرەوە ڕای دەگەێنین ئێمە ئەگەر بمانەوێت پرۆسی پەروەردە پەک بخێن بەڵێ بەردەوامە بووین و پەکی ئەخێن تەبەن تاقیکردنەوەکان شتێک لەبێ لە ئامانجەکان. باشە مامۆستا چەند مامۆستا هەیە لە سنووری گەرمیان و گەربەدیایکای باسی کەلار بکەین کە مامۆستایانی وانەبێژ ژمارەیان چەندە لەو سنوورەیە و لە چەند بەسەر چەند خوێندنگادا دابەش بوون؟ لە ڕاستیە بە شێوەیەکی نافەرمی لە سنووری پەروەردەی گەرمیانە نزیکەی 1300 وانەبێژێکی هەیە پەروەردەی کەلاریش لەو ڕێژەیە نزیکەی 1800 تا 1100 وانەبێژی بەرکەوتووە دابەش بوونە بەسەر ناوەندەکانی خوێندنە بەتایبەتی لە لادیەکانە چونکە مامۆستایانی وانەبێژ زیاتر لە لادیەکانە واناڵێن ناو شاریش هەیە بەڵام زیاتر لە لادیەکانەوە وانە دەڵێنەوە. باشە وەڵامی ئەمڕۆی لایەنی پەیوەندیدار چی بوو بۆ خۆپیشاندان و داواکانی ئێوە هاتنە سەرخەت؟ بەداخەوە نەخێر بەداخەوە بەڵام ئێمە ڕاستی زۆر سوپاس و دەستخۆشیمان بۆ بەڕێبەری پەروەردەی گشتی گەرمیان مامۆستادارە و بەڕێبەری پەروەردەی کەلار هەیە هەمیشە بەدەم داواکاریەکانمان جێن بەیاننامەی خۆمانمان پێشکەش کردووە بەرزیان کردەوە بۆ وەزارەتی پەروەردە بەڵام بەداخەوە بێباکی وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێم لێرە ئێمە ئەوە هاتووەکەوە هاتوین خۆپیشاندان و بایکۆتمان کردووە یعنی بەدەمانەوە هاتنی ئەوان وای لە ئێمە کردووەکەوە بێنە سەر شەقام و بایکۆت ڕابگەێنین. باشە مامۆستا سەبارەت بەپڕی ئەو موچەی کە وەری دەگرن من وەکو خۆم ئاگادارم دەزانم کە هەم موچەکەتانەوە چۆنێتی وەرگرتنی و میکانیزی وەرگرتنەکەیشی لەگەڵ چ وەزارەتێکیشدا دەزانین کە موچەکانیان لە کۆتا مانگەکان و کۆتا وەزارەتەکانە بەڵام بۆ هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی دەمێت ئەمە لە زاری جەنابتەوە بزانم بڕی ئەو موچەی کە مانگانە مامۆستایانی وانەبێژ وەری دەگرن چەندە و جیاوازی هەیە لە مامۆستایەک بۆ مامۆستای وانەیەک بۆ وانەیەکی دیکەیان خوێندنگێک بۆ خوێندنگەیەکی دیکە؟ بەڵێ سەرەتا ئەمەوێ ئەوە ڕاست بکەمەوە ئێمە موچە وەرناگرین ئێمە شایستەیەکی ناشایستە وەرەگرین چونکە لە قاڵبی موچانیە شایستەی داراییە بەرامبەر بە ئەو وانەی کەەوە ئەیڵێنەوە شایستێکی دارایی وەرەگرین شایستەی دارایی مامۆستایانی وانەبێژ لە 250,000 دەست پێکە تا
تا زۆرترین 400,000 بە گوێرەی ڕێنمایە کە ساڵی پار دەرچوو بە گوێرەوە 250,000 تا 400,000 ئەو مامۆستایانی لە لادیەکانە و سەر و بەشوانیان لە 12 بەشەوانە بەرەستەرەوەی 400,000 وەرەگرن بەڵام ئەوانە بۆ پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان بە گوێرەی بەشەوانەیە هەیە 250 هەیە 300 هەیە 350 بە گوێرەی بڕوانامە و بە گوێرەی بەشەوانەکەیتی پەیوەندی نییە بە پسپۆری باشە سەبارەت بە مۆڵە دووەرگرتن یاخود ئەو مۆڵەتانی کە دایکان لە کاتێک منداڵ بوون داوەری دەگرن یان لە کاتی نەخۆشی و حاڵەتێکی دیاریکراوە دەزانین کە ئەگەر فەرمانبەرێکی هەمیشەی بیت کۆمەڵێک ڕێکاری یاسایی فەرمانبەران دەگرێتەوە ماوەسایان دەگرێتەوە دەمێ بزانم لەم کۆمەڵە مافە و لەم کۆمەڵە ڕێکارە یاساییانە کە مامۆستایەکی هەمیشەی و گرێڤست هەیەتی ئێوەی گرتوتەوە؟ بەداخەوە مامۆستایانی وانە بێژ بێبەش کراون لەو مۆڵەتە درێژخایانەی بۆ نمونە جۆری مۆڵەتەکان بە تایبەتی مۆڵەتی ئاساییمانێ 7 ڕۆژە مۆڵەتی نەخۆشیمانێ 7 ڕۆژ هیچ بەلیژنە بەڵام مۆڵەتی دایکایەتی بە خێوکردنی مناڵ ئەویان مامۆستایانی وانە بێژ ناگرێتەوە بەداخەوە ینی وای لاتۆ مامۆستایانی وانە بێژ نەتوانن ڕاستی لێتان نەشارەوە نەتوانن زەواج بکەن یاخود نەتوانن ئەوەی کەوا مناڵ بهێنن بۆ لەبەرەوەی گەر مامۆستایکی وانە بێش حملی هەبێت 21 ڕۆژ مۆڵەتی هەیە باشە بەم 21 ڕۆژە ینی تۆ دایکێک بە 21 ڕۆژ چی پێ دەکرێت یعنی ئەمە لە کاتێکا تۆ ئەتوانی دایکایەتی بکەیت توانی وانە بڵێیتەوە بە 21 ڕۆژ هیچ بە هیچ ناکرێت بۆیە بەداخەوە مامۆستایانی وانە بێش تەنها لە مۆڵەتی دایکایەتیە 21 ڕۆژیان هەیە ئەمەش زوڵمێکی گەورەیە لە مامۆستایانی ئافرەت بە تایبەتی ئەکرێت لە کەرتی پەروەردە بە تایبەتی لە وەزارەتی پەروەردە بۆ مامۆستایانی وانە باشە ئێستا ئەو بەنیازن تاکەی لەم ناڕەزاییە و لەم گرتبوونەوەی بەردەوام بن و پێتان وایە کە داخوازیەکانتان لەلایەن لایانی پەیوەندیدار و وەزارەتەوە جێبەجێ دەکرێت؟ بەداخەوە ڕای دەگەێنم نەخێر جێبەجێ ناکرێت ئەم پرسیاری کە تاکەی بەردەوام ببین ڕاستی ئەبێ لە وەزیری پەروەردە بکرێت لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بکرێت چونکە ئەوان ئێمە داواکاریمان کردووە و ئەبێ بەدەم داواکاریەکانمانەوە بێن ئەوان تا ئێستا بەدەم داواکاریەکانماناتن بەداخەوە زۆر بێباکن لەو داواکاری و لەو مافانەی ئێمەکەوە داوای دەکەین. باشە مامۆستا هونەر دەمەوێت لەسەرەوەی کە کۆنتاکت و پەیوەندیتان لەگەڵ شارەکان قەزاکان ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستاندا چۆنە بۆ ئەوەی کە دەنگتان یەک بێ هەڵوێستان یەک بێ زیاتر پەیامەکەتان بگاتە لای وەزیر و حکوومەتی هەرێمی کوردستان ئێوە لە کۆنتاکتان لەگەڵ شار و ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان مامۆستایانی وانە بێژ دیارەمە بەسمە؟ بڵێ کۆنتاکت و پەیوەندیکی باشمانەیە لەگەڵ سەرجەمێنەرەکانە بەڵام بەداخەوە لە سنووری هەولێر بە تایبەتی دەنگی ناڕەزایی ناتوانن بەرز بکرێتەوە لەوێ دەنگی ناڕەزایی کب دەکرێت ناتوانانی لەو هەولێری پایتەخت داوای مافی خۆت بکەیت بۆ ئێمەش لە سنووری سلێمانی و لە سنوورەکانی تر پێکەوە داوای مافی ئەوانیش دەکەین کەوا تەنها مافی ئێمە دامەزراندنە. باشە مامۆستا هونەر دەمێ بزانم تاقیکردنەوەکان چی بەسەردە بێشتریش لەم پرسیت کە جنابەتە بێگومان کاریگەری دەبێت بەڵام ئەم هەڵوێستی ئێوە کاریگەری لەسەر داهات و مستەقبلی خوێندکاران دەکات داهاتووی ئەم تاقیکردنەوەانە بەکوێ دەگات چی بەسەردێت؟ بەداخەوم تاقیکردنەوەکان ئەگەر مامۆستایانی وانە بێت نەڕۆنە هۆڵەکانی خوێندن ئەگەر بەردەوام لە پشتی ئەمە بن بەداخەوم تاقیکردنەوەکان کە بە سستی و بە لاوازی بەڕێوە دەچێت وێ هیواداری نەگاتەوە ئاستەی کە ڕۆڵەکانی ئەم نیشتیمانە بێبەش بن لە پەروەردە و فێرکردن بێبەش بن لە زانیاری وێ هیوادارین بە زووترین کات وەڵامان بدرێتەوە لەلایەن بە تایبەتی وەزارەتی پەروەردە و ئەنجومەنی وەزیرانەوە. باشە ئەوەی ئەمڕۆ ئەو ناڕەزایەتی ئەمڕۆ ئێوە ئەنجامتاندا بەشێکی مامۆستایانی وانە بێژ بوون یان تای مامۆستایانی وانە بێژ بوون لە تەواوی خوێندنگاکانی گەرمیان و کەلار؟ لە ڕاستیدا نەخێر بەشێکی مامۆستایانی وانە بێژە چون هەموو مامۆستایانی وانە بێژ لەسەر شەقام نەبوون بۆیە لێرەوە داوایان لێ دەکەم هەمویان پاڵپشت و پشتیوانمان بن بۆ ئەوەی پێکەوە ناڕەزایی و پێکەوە داوای مافی یەکتری بکەین.
بەڕێز هونەر ئەحمەد کە بەڕێزیان مامۆستان و هەروە نوێنەری مامۆستانی وانە بێژبوون لە سنووری گەرمیان ڕاستەخۆ لە کەلارۆمیانی مەبوو زۆر سپاس بۆ ئامادەبوون